میوانەکەشمان زۆر بەڕێز کاک شێخ جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. جەنابی جێگری سەرۆکی هەرێم کاک شێخ جەعفەر شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. با لەوەوە دەست پێ بکەین پاش دەست پێشخەریەکەی پارتی و هەروەها سەرۆکی هەرێمی کوردستان و دیداری سەرۆکی حکوومەتی هەرێم لەگەڵ سەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەمەوێت بپرسم نزیکبوونەوەی پارتی و یەکێتی بە چۆ گەیشتووە بە تایبەتیش کە لەم دۆخەی ئێستادا یەکجار پێویستە. شەوی جەنابی شت باشی بینەران، بە حەقەتەر وەک پێشتر باست کرد هەر کات یەکێتی و پارتی نزیکبوونەوەیان بوو بێ یاخود لە کاتی خۆی کە هاوپەیمانەتێکی استراتیجیان هەبووە گەشەکردن و پێشکەوتنێکی باش لە هەموو بوارەکانی ژیانە لە کوردستانە هەبووە. هەر وەختێکیش وەزەکە بەرەو تەشەنوجات ڕۆیشت بێ ئەگەر ئەبینین لە هەموو بوارەکانە کارە خزمەتگوزاریەکانە ژیانە هەمووی پەکێکەوێت و کێشە و مەشاکی زۆرە بێ. ئەو دیدارەی جەنابی سەرۆکی هەرێم هاتنی بۆ کولی عسکەری قەڵاچوالان و وتارەکەی و دوایی سەردانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنەکان بەڕاستی دەوری گرنگ و مهمی هەبوو و ئەوە کردنەوەی دەرگایەک بوو بۆ دانیشتنی یاخود بۆ نزیکبوونەوەی یەکێتی و پارتی و هەروەها لە دوای ئەوە دانیشتنی هەردوو مەکتەبی سیاسی کە بە حەقەت ئەگەر بیبینیت خەڵک زۆر متەجاوب بوو بەرامبەر بە سەردانەکە و زۆر دڵخۆش بوون بەو دانیشتانەی کە لە بینی هەردوو لایەنە هەبوو، چونکە خەڵکەکەمان بە حەقەت ئەو ماوانە زۆر ناومێت بوو بەو سراعە ناشەریفانە یاخود بەو شەڕە قسە و باسانەی کە هەبوو لە ناوە و ئەوەی کە سەرۆکی حکومەتیش کە بە حەقەت دانیشتنەکەی لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدی هاوڕێی ئەوەش دەور و تەئسیری خۆی هەبوو، ڕنگانەوەی باشی هەبوو و خەڵک زیاتر ئومێدی پیا کردووە. وەزعی خەڵک خراپە، بەڵام خەڵک پێش وەزع خراپیەکەی کە وەختێک ئەبینێ تەشەنوجات لە ئیعلامە شەڕەقسە هەیە ناومێدیەکی زۆر پەیدا ئەکەن کە لە کاتێکان نزیک بوونەوە بێ خەڵک پێی خۆشە. هیوادارم ئەو دانیشتانەی هەم هەردوو مەکتەبی سیاسی و هەم ئەو دیداری کە لەگەڵ سەرۆکی حکومەت و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و وەفدی هاوڕێی کرا ئەوە بچێتە بواری عەمەلیوە و دەرسمان لە ڕابردوو وەرگرت بێ ئەو فترەیە و ئەو ئومێدەی کە خەڵک پێمانی هەیە ناومێدیان نەکەین. هیوادارم بکەوێتە بواری جێبەجێکردنەوە هەموو ئەو دانیشتانە نەکرد دانیشتن و قسەکردن بێ. زۆر باشە. کاک شێخ جەعفەر پێ دوانیە ئێستا ئیتر کاتی ئەوە هاتووە نەک بە تەنها پارتی و یەکێتی تەواوی لایەنە سیاسیەکانی کوردستان ڕێکەوتنێکی کۆنکرێتی ئەنجام بدەن لەسەر پرسە باڵاکانی هەرێمی کوردستان. مەبەستم ئەمنی قەومی هەرێمی کوردستانە کە هیچ لایەنێک ئیتر بۆی نەبێ ئەو پرسە گرنگانەی ئەمنی قەومی فەرامۆش بکات. من پێم وایە پێش هەموو لایەنەکان ئەبێ یەکێتی و پارتی، ئەوە ڕێی هەموو لایەنەکانیشە لەو کۆبوونوانەی کە لەگەڵ سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم کراوە کە ئەوان پێیان وایە ئەگەر کێشەکانی بینی یەکێتی و پارتی چارەسەر بکرێ و هاوپەیمانێتیە لە بینی یەکێتی و پارتیا بێ ئەوان هەمویان ئامادەن بۆ ئەوەی کە بێنە ناو ئەو هاوپەیمانێتیەوە. بە حەقەت ئێمە ناکرێ هەر باسی یەکێتی و پارتی بکەینە بێ ئەو حیزبە سیاسیانیش کە ئەمڕۆ هەن لە کوردستانە هەم واجبیان هەبێ هەم حقوقیان هەبێ و هەم لە چوارچێوەیەکی هاوپەیمانێتێکی کۆنکرێتی وە کۆ ببینەوە کە ئەو ئەتوانم بڵێم ئەو بەرەڵایە یا ئەو
وەزعی کە ئیمڕۆ لە کوردستانە هەرکەس بۆ خۆیەتی یار حیزب بۆ خۆیەتی لە ڕووی پەیوەندەکان و لە ڕووی دانیشتنەوە لەگەڵ دەوڵەتی دراوسێ لەگەڵ ناوخۆی عێراق بە حەقەت بچێتە چوارچێوەیەکی کۆنکرێتی واوە کە مرکزیەتێک هەبێ هەر هەموو بەیەکەوە بتوانین هەم بۆ ناوخۆی کوردستان هەم بۆ عێراق هەم بۆ دەوروبەر و دنیایش یەکدەنگ و یەکڕەنگ بین و لە سیاسەتێکی هاوبەش و لە هاوپەیمانەتیەکی کۆنکرێتیە ڕوبەڕووی هەمووی ببینەوە. زۆر باشە. جەنابی جێگری سەرۆکی هەرێم بە خۆت زۆر باش دەزانی عێراق لە بەردەم داڕمانێکی گەورەدایە. پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە ئایا ئێوە وەک پارتی و یەکێتی هەروەها وەک سەرۆکایەتی هەرێمیش خۆتان بۆ هەموو ئەگەرەکان ئامادە کردووە؟ لە ڕاستیدا ئەمڕۆژ دووبارە سەرۆکی هەرێم پەیامێکی داوە داوای یەکێتی و یەکریزی یەکدەنگیەکە بە تایبەتی لەم زروفاکە وەزعی عێراق زۆر لە وەزعێکی ئاڵۆزە و بەرەو وەختێکی شوێنێک ئەڕوات کە ئینسان نادیارە یعنی چارەنووسی نادیارە وەزعێکی ئاڵۆز هەیە لەبەرەوە هەموو کاتێمە پێویستیمان بە یەکێتی و یەکریزی و یەکدەنگی هەیە بەڵام لەم کاتەدا لە هەموو کاتێک زیاتر ئەبێ ئەو مبادرەیە لە پارتی و یەکێتی بیکەن بە حەقەت بۆ ئەوەی کە بتوانن لەم کاتەدا بەیەکەوە لە بەغداد یا لە هەر جێگایەکی تر بێ بەیەکەوە دانیشن لەگەڵ لایەنەکانی ترا هەتاکو بتوانن مووقفی کورد یەکگرتووکەن و یەکدەنگکەن و لە هەموو جێگایەکە حسابی کورد وەک یەکدەنگ بکرێ وەک لایەن بکرێ نەک و هەر حسابی ئەحزابە جاجا بکرێت لەبەرەوە بە حەقەت تاکو ئێستاکە من هیچ بادیرەیە نابینم جگە لەو بادیرەی کە مبادرەی کە سەرۆکی هەرێم کردوێتی لە پەیامەکەیە کە داواکە ئەم کاتی ئەوەیە کە یەکدەنگ و یەکڕەنگ بین هەموو یەکگرتوو بین و چارەسەری کێشە ناوخۆیەکان بکەین لەم زروفان. زۆر باشە. کاک شێخ جەعفەر ئێوە ئاماژەتان بە کۆمەڵێک پرسی گرنگدا پرسیارەکەی من ئەوەیە تا چەند ڕێکەوتنی پارتی و یەکێتی یەکدەنگی پارتی و یەکێتی دەستەبەری مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان دەکا لەم دۆخەدا کە ئەگەر ئەم دۆخە نەشترازێ حکوومەتی پێک بێت بۆ ئەوەی هیچ لایەنێکی عێراقی کە ئێستا بۆمان لە کەمیندان هەموو لایەک باشەوە دەزانن نەتوانێت مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پێشێل بکات و دژی خەڵکی کوردستان بێت؟ ئەوە ڕاستیەکە کە هەمیشە دۆستەکانمان ڕێنماییمانەکەن بۆ ئەو یەکدەنگی یەکڕەنگیە دوژمنەکانیشمان مەترسی گەورە لە دڵیانە و سوودیان وەرگرتووە لەو ناکۆکیە زمانی پاراستنی ئەم دەستکەوتانە زمانی باشکردنی ژیانی خەڵک و ئاوادانکردنەوەی کوردستان و گەڕانەوەی ناوچە دابڕاوەکانی لە هەرێمی کوردستان نزیکبوونەوەی یەکێتی و پارتی و هاوپەیمانیەتیەکی کۆنکرێتیە پێشەموو لە بینی ئەو دوو لایەنە و ئەمجا لایەنەکانی ترە تەنها زەمان بۆ پاراستنی ئەم دەستکەوتانە بۆ گەشەکردنی کوردستان بۆ ئەوەی کە بەرەو سەرکەوتن و ئەو ئاسۆ ڕووناکەی کە لە بەردەمی میلەتەکەمانە هەیە بە حەقەت تەنها بە یەکێتی و یەکریزی لەسەروی هەمویان و یەکێتی و پارتی ئەکرێ ئەمجا هەموو لایەنەکان. زۆر باشە. جەنابی جێگری سەرۆکی هەرێم خوێندنەوەتان بۆ هەڕەشەی هەندێک لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کە دەڵێ 6 لیوامان لە میلیشیا لەسەر سنووری کوردستان ئامادە کردووە و ماوەیەکیش لەمەوبەر هەر ئەو میلیشیانە بە درۆن هەولێری پایتەختیان بۆردومان کرد. خوێندنەوەتان بۆ ئەم قسانە و بۆ ئەم بۆردومانە چییە؟ ئەوانە هەمیشە لە کەمینن ئێمە پێمان وایە من خۆم بەش بە حاڵی خۆم ئەگەر لە عێراقا حکومەتێکی لەسەر دەستی ئەمانە حکومەتێکی مرکزی بەهێز هەبواە دەمێ بوو ئەو هەڕەشەیان جێبەجێ کردبوو وەکو لە 16 ئۆکتۆبەریشە کە پێشتر ئەو هەڕەشەیانە کرد و بەرنمەیاندا ئەڕش کە لەگەڵ ئازادکردنی حەویجە و ئەو ناوچانە پەلاماری ئەو ناوچە کەرکووک و جێگاکانی تری ناوچەکانی تریش بدەن ئەوە بەرنمەیەکە کە هەیەە
ئەبێ هەموو کاتی ئێمە حسابی لەسەر بکەین. ئەوە مەسلەیەکی نەتەوەی و نیشتیمانیە لە هەر شوێنێک لەم کوردستانە هەڕەشە بکەوێتە سەر هەر خاڵێک لە سەرتاسەری کوردستان هەر لە جەرەولا و سعدیە هەتا ئەچێتە زاخۆ و تاکۆچێتە سنجار بە حەقەت ئەو هەڕەشەیە لە هەر جێگایەک بێ لەسەر هەموو کوردستانە لەسەر هەموو کووردە لەسەر هەموو حیزبەکانە لەوێ ئەبێ ئێمە یەکدەنگ و یەکڕنگ بین. ئەگەر ئێمە یەکدەنگ بین بتوانین سوپایەکی پێشمەرگەی یەکگرتو و دروست بکەین و هەموو ئەو سوپایە خازع بێ بۆ یاسا و ڕێنمایەکانی وەزارەتی پێشمەرگە و یەک قیادەی هەبێ زۆر بە ئاسانی ئەتوانین ڕوبەڕووی هەر هەڕەشەیەک بینەوە کە بکەوێتە سەر ئەم دەستکەوتانە و بکەوێتە سەر هەرێمی کوردستان. بەڵام بەو شێوەی کە ئەمڕۆ هەیە بە حەقەت ئینسان ناتوانم من تەقدیری بکەم تا چه حەدێ ئەتوانین ئەو هەڕەشانە بشکێنین چونکە هەڕەشە شکاندنی ئەوان و ئەوەی کە ئەوان سوودیان لێ وەرگرتووە ئەو ناکۆکی و دووبەرەکەیە لە هەرێمی کوردستان. بەڵام پێم وایە نەک پێم وایە ئەبێت ئێمە لە مەسەلە نەتەوەی و نیشتیمانیەکانە هەموو شتەکان بخەینە لاوە یەکدەنگ و یەکڕنگ بین و هەموو هێزەکانمان لە یەک سەنگەرا بێ بۆ ڕووبوونەوەی هەر هەڕەشەیە بکەوێتە سەر هەرێمی کوردستان جا لە ئەرز بێ لە ئاسمان بێ هەر ڕێگەی بێ لە ڕێگاکان. زۆر باشە جەنابی جێگری سەرۆکی هەرێم ئێوە باسی یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە و دامەزراندنی سوپایەکی نیشتیمانی کوردستانیتان کرد لە هەرێمی کوردستان. من دەمەوێت بپرسم یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە بە تایبەتی 1970 بە چۆ گەیشتووە ئومێد هەیە کە ئەم دوو هێزە سەرەکیە بە زووترین کات یەک بگرنەوە؟ حقت ئەبواە تا ئێستاکە ئەو سوپایە دروست ببوایە. ڕاستە زۆر کۆسپ هەبووە زۆر جار هەڕەشە هاتۆتە پێشەوە و بە تایبەتی هاتنی داعش و ئەو ساڵانە ڕێگریەکی گەورەی کرد نەبوونی میزانیا. بەڵام ئەوە ماوەیەکی زۆرە بە حەقەت پێشکەوتنیەکی من خۆم زۆر باشە بینم و ئومێدێکی زۆر باشم هەیە کە تاکو ئێستاکە حدودی 22 دیوا لەسەر وەزارەتی پێشمەرگەیە دوو هێزی گەورەی پشتیوانی لەسەر چوونەتە سەر وەزارەتی پێشمەرگا و لە یەکەی هەفتا و هەشتایش چەند لیوایەکی تر ئامادە کرداوە کە بە مەراحیل بچێتە سەر وەزارەتی پێشمەرگە و لەوێ ڕێکخرێن و مەشقیان پێ بکرێ و پرچە کرێن و ئامادە بکرێن بۆ پاراستنی ئەم دەستکەوتانە و دابینکردنی ئەمنیەت و ئاسایشی زیاتر بۆ هەرێمەکەمان. زۆر باشە جەنابی جێگری سەرۆکی هەرێم بەڕای ئێوە دوای کشانەوەی کوتلەی سەدری بۆ خۆ دەزانی ئەیتر دۆخێکی وای لە بەغدا دروست کردەوە کە کەس نازانێ بە کوێ دەگا دەبێت کورد چه هەڵوێستێکی هەبێت بە تایبەتی لە ئەگەری پێکێنانی حکوومەتی نوێ لە عێراق؟ هیوادارم وەکو پێش ئەم لەحزەیە نەبێ کە جەنابەت ئەو پرسیارەیەکەیت ئومێ دەکەم وانە بێ ئومێ دەکەم بە زووترین کات مبادرەی ئەوە بکرێت کە ئێمە بە یەک مووقفەوە بچینە بەغا و بە یەک مووقفمان هەبێ لەسەر تەشکیلکردنی حکوومەت و لەسەر هەموو ڕووداوەکان. هیوادارم لەم لەحزەوە کە تۆ ئەو پرسیارەیەکەی گۆڕانکاریەکانە بێت چونکە تا ئەم لەحزەیە هیچ گۆڕانکاریەک نەبووە و یەکدەنگی وەکڕەنگیەک نییە هەرکەس بۆ خۆیەتی. بۆیە ئەگەر گوێ لە خەڵکی کوردستان بگرن گوێ لە کە سوکاری شەهیدان بگرن لە پێشمەرگە و کەمەندان بگرن لە تێکۆشەری دێرین و زیندان و سیاسی و ئەو خەڵکە ڕەش و ڕوتە بگرن بە حەقەت یەکدەنگی و یەکڕەنگی دروستەکەن لە کوردستانە ئەگەر گویان لێ بگرن و خەڵک ئەوەیەوێ خەڵک داوای ئەوەیە خەڵک هیچ شتێکی تری ناوێت لەم لایەنانەی کە ئیمڕۆ لە کوردستانان بە تایبەتی یەکێتی و پارتی. باش جەنابی جێگری سەرۆکی هەرێم با بێمە سەر بابەتێکی کە ڕەنگە دواتر بگەڕێمەوە سەر ئەو پرسانە ئەگەر کاتمان هەبوو با بێمە سەر مەسەلەی هەڵبژارن بۆ خۆ دەزانی زۆرێک لە لایەنەکان داوا دەکەن هەڵبژارن لە کاتی خۆیدا ئەنجام بدرێ هەرچەنە کاتیش یەکجار کەمە بێژگەلەوە نوێنەری نەتەوە یەکگرتوەکانیش هەر پێداگری لەسەرەکە. مەسەلەی هەڵبژاردن بە چۆ گەیشتووە ئایا هیچ ئومێدەکەیە کە لە کاتی خۆیدا هەڵبژارن ئەنجام بدرێت؟ هەڵبژاردن بەلایانی کەمەوە 6 مانگی ئەوێ کە پێشتر هەموو شتێک ئامادە کرا بێ 6 مانگی بێت تا کۆمیسیۆن خۆی بۆ ئامادەیە کات و خۆی بۆ ئامادەیە کات. ئێمە تاکو ئێستاکە
نەتوانراوە بگەینە نەتیجەیەک و لەسەر هەموو مەسەلەکان ڕێبکەوین. دیارە سەردانی جەنابی سەرۆکی هەرێم بۆ لایەنەکان باشی باسی ئەوە کراوە هەموو لایەنەکان ئامادەیی خۆیانیان دەربڕیەوە و هەروەها ئەو کۆبوونەوەی کە لە سەرۆکایەتی هەرێم کرا لەگەڵ حیزبە سیاسیەکانی کوردستانە هەموو خۆشحاڵی خۆیان دەربڕی و پیان وابوو هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بۆ سومعی هەرێمەکەمان و بۆ هەموو لایەکمان باشە. بەڵام لەگەڵ ئەوەش ڕێیان وابوو تاکو ئێستاکێ هەندێک کێشە ماوە بە معلقی و چارەسەر نەکراوە ماوەیەکیوێت تا چارەسەرکردنی ئەو کێشانە ئەکرێت. ئەگەر ئەو کێشانە چارەسەر کرا و کۆمیسیۆن توانی لە کاتی خۆیان بیکە ئەوە بە تاکید لە کاتی خۆیان کرا. ئەگەر نەیتوانی ڕەنگە بۆ ماوەیەک سەقفێک دانرێ چەند مانگێک کە کۆمیسیۆن خۆی ئامادەکە پاش چارەسەرکردنی کێشەکان کۆمیسیۆن خۆی ئامادەکە پاش چەند مانگ سەقفێکیش دانرێ بەڵام ناکرێ ئەو موعیدەی دیاری کرا جاری دووەم بە شێوەیەکی تر دوا بخرێت. تا ئێستا چارەسەری کێشەکان نەکراوە ڕەنگە بۆ چەند مانگێک تەخیر بێت هەڵبژاردن. کەواتە کاک شێخ جەعفەر من لە قسەکانی ئێوە لەوە تێگەیشتم کە ڕەنگە هەڵبژاردن وەکو ئێوە جەنابیشتان باسان کرد ڕەنگە بۆ ماوەیەک دوا بخرێکەوەتە ئەمە یەکێکە لە ئەگەرەکان کە هەڵبژاردن بۆ ماوەیەکی دیاریکراو دوا بخرێت. بە تاکیدەوە یەکێکە لە ئەگەرەکان کورچکێ باس لەوە کراوە ئێستا لیژنەیەک لە سەرۆکایەتی هەرێم دروست بۆ بە ئەمری سەرۆکی هەرێم لەو کۆبوونەوەی لایەنەکان کە لەوێ کرا بڕیاری لەسەر درراوە کە لەگەڵ لایەنەکان لەسەر خاڵە ناکۆکەکان کۆ ئەبنەوە و بزانن ئەگەنە چ نەتیجەیەک دوایی ئەو راپۆرتە دێتەوە لای سەرۆکی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و ئەو خاڵانەی مابوو جارێکی تر لایەنە سیاسەکان کۆ ئەبنەوە بۆ ئەوەی لەو کۆبوونەوە چارەسەری هەموو خاڵەکان بکرێت و بە یەکدەنگی و یەکڕەنگی بڕیار بدەن لەسەر ڕۆژی هەڵبژاردن. زۆر باشە کاک شێخ جەعفەر دوا پرسیار دێمەوە سەر عێراق بە ئەو ئەگەرەدا بنین حکوومەتی عێراقی پێک دێت و کوردیش بەشداری تیادا دەکات. بەڵام پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە لە 2005ەوە کورد بە بەردەوامی لە ناو حکوومەتی عێراقیدا بووە بەڵام شەریک نەبووە ینی بەشداری تەواوی پێ نەکراوە هەموو بەڵێنەکانی کە بە کوردیشیان داوە لی پاشگەز بوونەتەوە کەواتە بۆ ئەم جارە لەم دۆخەی ئێستا عێراقدا دەبێت کورد چی بکات ئەگەر هاتوو بەشداری لە حکوومەتی داهاتوو عێراق کرد بە مەرجێک لە بەڵێنەکانیان پاشگەز نەبنەوە لەولاوە دادگای فیدراالیان کردو بە گژمانە لەم لاوە 6 لیوان هێناوە لەسەر سنووری هەرێم دایانناوە. ئاخە دەبایە ئێمە دوای هەڵبژاردن لە کوردستان یەکێتی و پارتی کۆبوو بوونایەتەوە و دوایی لایەنە سیاسەکان کۆبوو بوونایەتەوە و لێرە بە یەکدەنگی و یەکڕەنگی لێرە چارەسەری هەموو کێشەکانمان بکردایە بە بەرنمەیەکی تۆکمەوە بەیەکەوە بچوونایە تا بەغاو لەگەڵ لایەنەکانە دانیشتینایە نەک هەر حیزبێک بۆ خۆی لە کاتێکە هەندێک لەو لایەنانە تا ئێستش پێشمەرگە بە میلیشیا ئازانن لایەنی تر ئەوە چەندین جار هەڕەشەیەکات بەهێز هاتوۆتە سەرمان و بە درۆن و بە ساڕوخ و بە هەموو شێوەیەک لە پایتەختی کوردستان لە هەولێرەدا هەڕەشەکانی ئەوان بەردەوامە. من خۆم بەش بەحاڵی خۆم ئەو پەرتەوازیەی کە لە کوردستانە هەیە فەراغێکی گەورەی دروست کردووە و مەجالێکی باشیشی بۆ ئەوان دروست کردووە کە بە هەوەسی خۆیان هەڕەشەمان لێ بکەن و هەڕەشەمان لێ بکەن. بۆیە من پێم وایە ئەبایە یەکەم جار ئەوەمان بکردایە لە کاتێکا کە ئێمە تەوزیع بووین لە کاتێکا ئێمە هەر یەک بۆ خۆی چووە بەغا ئێستەش نەچووە بچێ ئەتوانرێ لە چەند ڕۆژێکی داهاتووە هێشتا مەجاڵوان زۆرە چارەسەری ئەو کێشانە بکرێ و یەکدەنگیە پێیاکەین و لێرە بە بەرنمەیەکی ڕێکوپێک کە بەرنمەکە بەرنمەی کورد بێ بۆ کوردستان بێ نەکو بۆ حیزب و بۆ حیزب و بۆ ئەشخاص بێ بچینە عێراق و چارەسەر بێ لەبەرەوە تەنها ڕێگەیەک بۆ ئێمە یەکدەنگی و یەکگرتوویە حکومەتیش تەشکیل بێ لایەنێک لە کوردستان بەشداری تیا بکە و لایەنێ بەشداری تیانەکە
هەر سەرکەوتن نییە و دەستکەوت نییە بۆ کورد بەڕێی خۆم دەستکەوت بۆ کورد یەکێتی و یەکریزیە دەستکەوت بۆ کورد یەک بەرنامەیە کە بەیەکەوە بچینە بەغا بەیەکەوە مفاوەزات بکەین لەگەڵ لایەنەکان نەک هەرکەس بۆ خۆی چونکە هەر کامێکیان بکەی تەماشا بکەی ڕابردوویەکی زۆر خراپیان هەیە بەرامبەر بە کوردستان چەندین جار ئەوانەی کە پێڵێن ئێستاکێکە ئێستا کە بەتەمان حکومەت تەشکیلکەن چەندین جار هاتوونەتە سەر هێزیان کۆ کردوەوە هاتوونەتە سەرمان و هەر ئەو گروپانەی کە لە هەولێرە دەن بە ساروخ و گرۆن عید بەوانن هەر جەماعەتەکەی ئەو لایەکە ئەمڕۆی سەحبیان کردوەوە ئەڵێن مادەی 140 قابلی جێبەجێکردن نییە و میلیشیا پێشمەرگە میلیشیایە یعنی ئەوە هەمووی نیشانەی ئەوەیە کە ئێمە پێویستیمان بەوە هەیە یەکدەنگ بین و بەیەکەوە لەگەڵیانە دانیشین و هەموو مەسەلەکان یەکلایکەن و کە لە بەرژەوەندی میلەتەکەمانە زۆر باشە زۆر بەڕێز شێخ جعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵ مامووی گەلێک سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەتان بەخشی سوپاس بۆ بەشداریکردنتان